ئێمە خانەوادەی چین هەمووی پێکەوە لەگە برایەکان ئیشی کاشیمان دەکرد دەستمان بە ئیشی کاشی کردی ئیشی کاشی ماڵان لە دوای ئەوە چەند ساڵێک لە ئیشی کاشیوە هەستان بیرم لە پرۆژەیە کردەوە کە ئیشیشی تر بکەم حەزم چوو بۆ ئەو ئیشەی کارگەیکی ئەلەمنیومی بەڵام ئەو کاتی من لە شاگردیوە دەستم پێ کرد لە کارگەیەک بووم بە شاگردی لە دوای ماوەیەک ئەلحەمدوللا لەخوا بەزیابی فێر بووین وردە پەرەمان بە ئیشەکەدا هەتا ئێستا گەشتینە ئەو قۆناغی لەخوا بە زیاد بێت ئێستا خەڵکمان لا ئیش دەکەت. بەڕاستی کە لە شاگردی و دەستمان پێکرد شاگردی تۆزێ قورسە چکە ئیشەکە بابەتەکە دووربوو لە ئیشیمە بەڵام کە کاری دەستی بۆ حەزم کوێ ئیشێک بکەم کاری دەستی بیتن موهنا بیتن موچەکەی بەڕاستی زۆر کەم بوو بەڵام من حەزم لەوە بوو کە فێرە ئیشەکە بووم کە من فێر بووم برایەکان فێر بوون وردە یەکترمان فێر کرد هەتاوای لێ هات خەڵکمان فێر کرد. بەڕاستی ئێمە پێش ئێستا کە ئیشمان کرد بیرمان زۆر لەوە کردەوە چۆن پەرە بە ئیشەکەی خۆمان بدەین و هەلی کار زیاتر بۆ گەنجانمان بڕەخسینین هەستین بە دامەزراندنی کۆمەڵێک گەنج بەرەمان بە کارەکەماندا و کارەکانمان تۆزێ بەرفرەوانتر کرد ئەلحەمدوللا لەخوا بە زیاد بێت ئێستا گەنجێکی زۆر لامان ئیش دەکات هەلی کارمان بۆیان ڕەخساندووە نزیکی 20 نەفەر ئێستا لەم کارگەی ئیش دەکەن. بەڕاستی ئێمە زۆر بیرمان لەوە کردەوە چۆن کارەکان زیاتر پێش بخەین و سوودی هەم بۆ خۆمان هەبێت هەم بۆ دەوروبەری هەم بۆ وەکو بڵێ باژێڕی خۆمان هەبی هەستین هەمووی بەدامەزراندنی گەنج و لاوی خۆمان لە سنوورەکەی خۆمان یعنی خەڵکی بێگانە و بیانیمان نەهێناوە تەناو ئیشی خۆمان تەنها گەنجی خۆمان هێناوە ئێستا ئەلحەمدوللا دەبینی وەکو ئەوەی زیاتر یعنی زۆریان تێ خەریجن لە خوێندەواری تاوا بوونە خەریجن ئێمە لێرە هیناومان هەلی کارمان بۆیان ڕەخساندووە لەخوا بەزارەوە ئیش و کاری خۆیان دەکەن ئەوانی کە خوێندەوارەیە یانیش هاتە ئاستێکی مام ناوەندە ئەوانیش هەر ئیش دەکەن ئەوەی خوێندەواریش نەبێ ئێمە هەر بە ئیشی دەخەین هەلی کار بۆ هەموو چینەکان دەڕەخسینی. زۆر کەسە بۆ لای خۆمان ئیشی کردووە لەخوا بە زیادبی فێرە سەنعەتەکە بووە فێرە ئیشەکە بووە ئێستا خۆی کارگەی داناوە ئەویش چەند نەفەرێکی لەگە خۆی بەکاری خستووە هەلیکاری بۆ چەند خەڵکی تریشی ڕەخساندووە لەوانەیە هەتا ئێستا لە ئاکری پێت بڵێم زیاتری کارگەی لای ئێمە تەخەڕوجیان کردووە کارگیان داناوە ئەوانش خەڵکی تریان دامەزراندووە لای خۆیان پێش ئێستا بەڕاستی ئیشەکان تۆزێ قورس بوو بۆ نمونە ئەگە دەرگەیەکمان پێویست بە دەبوای بمان هەنارد بە تورکیا لەو دەرەوەی وڵات تورکیا لەوانەیە مانجێک چاوەڕێمان بکرد بە لەوانەیە کە بۆمانیش ئەهاتەوە قیاسی تەوانا بوو مشکلەی هەبوو دیسان چاوەڕێمان ئەکردەوە یعنی زۆر مشکلێ بۆ دروستکردن لەخوا بە زیادبی ئێستا ئەشیاکانمان هەمووی هێناوەتە ئێرە ئاسانکەریی زۆری کردووە ئیشەکان هەر هەمووی لای خۆمان تەواو دەبیتە پێمان بۆ ئەو گەنجانە بێن ئیشی دەستی بکەن یعنی بیر لە بودجێکی وان نەکەنەوە ئەو لە سەرەتاوە دەست پێ بکەن ئینشەڵا ئەوانش سەرکەوتو دەبن ئەوانش وەکو ئێمە دەچن کارگەدا دەنەن چەند نەفەرێک لە دەوری خۆیان کۆکەنەوە هەلیکار بۆ چەند نەفەری تر دەڕەخسینە. من زانکۆ لە دهۆکە خلاص کرد ساڵە 2017 ئەس خلاص بووم من هەزرێن خۆ کردن شوڵ یعنی من ڤیا شوڵێکی بکەم و وەک خوێندنێ بیت یعنی مرحلە مرۆڤ سەر بکەوێت من هەزرێت خۆ کردن کوێ شوڵەوەتەوە بوو هەم بەشە هەندەسی تێدا و هەموو تشتەکە دیکۆراتن و هەموو تشتەکە ئەس هاتمە شوڵی دەست پێکێک وەکو شاگردێک وەکو عاملێکی کریکارێکی ئاسایی بووم جار بۆ جارێ مرحلە بوومە بەر هۆستا و الحەمدوللا وێ گاوێش هۆستای بوومە هۆستای سەرەکی شکر بۆ خودەی سپاس بۆ خودەی و ئیشاڵڵا ئەز بەردەوامم هێشتا سەرتر بکەوم و ئیشاڵڵا الحەمدوللا ئەگەر ئەس هەر چاوەڕێ خواندنێ بۆ ما و ماڵ ڕۆژ بۆ ما ئەس دە هەر ئەرکانێ سادە بم و تەنێ خودان شادە کە ماڵ ڕۆژتی بەتاڵ بم و شکر بۆ خودێ هەر ڕۆیەوە لێ هاتی یعنی ئەس لێرەش پێلم
در فتامنا کاری گلک و زور بی سپاس به خود اویش سر حول دانت مروفیت میتنه که مروف خو حول داد لجیانت خود قال بکی دارانه وستید دائما حول سرکردن بدد